أطلب من المجلس التصويت على القانون بالمجمل. دوجار زەبەلاحترین بوو لە مێژووی عێراقدا لە چەقی ناکۆکی و دابەشکاری و پشکێنەی هێزە سیاسیەکان و پێکاتە جیاوازەکانی عێراق تێپەڕێنرا. بەڕاستی تێپەڕێنرا، پەسەند نەکراوە. بە جۆرێکیش تێپەڕێنرا کە پشکێنە بوو. وەک سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت ئەوەی لە بودجەدا جێی نیگەرانی بوو خواسی فەرمانبەرانی هەرێم بۆ دەستکەوتنەوەی پاشەکەوتی موشەکانیان کە تا 3 ساڵی دیکە لە گۆڕنرا. ئێستەش ئێمە شۆکین بەوەی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەم شێوازە یاسای بودجەی بەم بەرە بەیانە لە زیادکردنی ئەو مادانە تێپەڕان بۆی خەڵکی کوردستان باش بزانێ لە هەرێمی کوردستان موچەکەیان پاشەکەوت کرد، لێرەش کەویستمان مافەکە بگێڕینەوە بەو دەردەیان برد. لە تێپەڕاندنی بودجەی 3 ساڵی داهاتووی عێراقدا کە بڕەکەی نزیکەی 199 تریلیۆن دینارە جگە لە ڕێکەوتنەکانی پشتی پەردەی بەرپرسە سەربازی و سیاسیەکانی عێراق، دروستکردنی ئاژا و شەڕی ناو پەرلەمانیش لە ئارادا بوو. هەرێمی کوردستان و پاشەکەوت و زیادەی نەوتەکەی ئەوەتە. فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت لە هیچ ڕێکەوتنێکی حیزبی و دەستشکانەوەی کەسدا بەشدار نەبوون و سەرنجیان لەسەر مافی خەڵکی کوردستان بووە لە بەشە بودجەکەدا. ئێمە هەرچی لە بەرژەوەندەی خەڵکی کوردستان بوو بێ لە پشکی هەرێم لە مادەی 13 و 14 داکۆکیمان لەوە کردووە و لە هیچ ڕێکەوتنێکی حیزبی و دەستشکانەوەی کەسانە بووین و تەرکیزمان لەسەرەوە بووە چەندێک بەشە بودجە مستحقاتی خەڵکی کوردستان دێت. ئەو کاتەی پارتی و یەکێتی سەرقاڵی شەڕی کۆنەقینی یەکدی بوون و ململانەی ناوخۆی هەرێمیان بۆ ناو پەرلەمانی عێراق گواستبەوە، پەرلەمانتارەکەی کۆمەڵکاری بۆ ئەوە دەکرد باجی سەر کارتی مۆبایل و باجی سەر سوتەمەنی لا ببات، هەوڵەکانیشی سەری گرت و ئەو دوو جۆرە ئەرکەی لە سەرشانی هاوڵاتیان لادا. من لە مادەی 21 و لە مادەی 42 کاتێک کە باسم لەوە کرد زیادکردنی باج مەترسیدارە لەسەر کار، چونکە خەڵک کارتی مۆبایل ڕۆژانە خەڵکی هەرێمی کوردستان و عێراق بەکاری دێنێ لە سا 20 لەسەر بوو لابراوە ئێسایانەوێت لە سادەی دابنێنەوە. زیادکردنی باج لەسەر سوتەمەنی کە ئێمە ئاواتمان ئەوەیە ئێستا بەشە بودجەمان لە عێراقەوە بۆ دێونەوتەکەمان عێراقی فرۆشەیە، دۆخی سوتەمەنی وەکو شارەکانی تری عێراقی لێبێ. ئێستا بە یاسای بودجە بۆ 3 ساڵ باجی زیادە بخرێتە سەر بەنزین و گاز و سوتەمەنی هاوردا، ئەوە نرخەکەی زیادەکە و لۆبیشمان کرد بۆ ئەوەی ئەم دوو مادەیە دەنگ نەهێنێ، هەردوو مادەکە ئەو بڕگانی کەتیایە بوو ڕەتکرایەوە و باجانە دانەنرایەوە. بەرژەوەندی خوازی پارتی و یەکێتی ساڵانێکە بۆ تەمای هەڵگرتنی ئاسوودەی لە نێو خەڵکی هەرێمی کوردستان، هەوڵەکانی نوێنەرانی کۆمەڵیش لە دەستگا جیاوازەکانی نوێنەرایەتی کردن لە بەغدا و هەولێر سەلمێنەری خەمخۆری و دڵسۆزی ئەم حیزبە و نوێنەرەکانیەتی.